بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەیەکە چەند کێشەیەک بەرەوکی ئیدارەی سلێمانیان گرتووە لەوانە شێوازی دابشکردنی موچە کە لێرە دواکەوتنی موچە هەیە و شێوازی دابشکردنی موچەش نیگەرانی دروست کردووە وێڕایەوەی کە بەرپرسانی تەندروستی ئەم شارە باز لەوەش دەکەن کە کێشەی کەمی دەرمان و کێشەی دانەمەزراندنی خۆبەخشانی تەندروستیان هەیە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەو کێشانی کە ڕوبەڕووی ئیدارەی سلێمانی بوونەتەوە کێ بەرپرسیارە و کێ ئێستا سزای سلێمانی دەدات چارەسەرەکەش چییە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆڕی کارگەری و ئابووری هەروەها بەیار عومەر نووسەر هەروەها شارەزا لە بواری پلانسازی شار تاوتوێم پرسانە دەکەن سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر کاکتۆر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر و دۆخی کە لە سلێمانی هەیە چی لە شێوازی دابشکردنی موچە بێ دواکەوتنی موچە بێ کێشەی کەمی دەرمان بێت بەڵێ ئەو کێشانێک کە هەن سەرنجی بەڕێزت چیە لەسەر ئەم کێشانێک وەکێ بەرپرسیارە لەم کێشانێک کە ئێستا لە سنووری بەتابەتی سلێمانی زیاتر زاق بوونەتەوە ڕەنگە بەشێکشانە لە سنوورەکانی تری شەر بێگومان بوونیان هەیە. سەرتا سوپاس بۆ جەنابەت بۆ کاک بەیاری بەڕێز. وەڵای کاک حەکیمیان ئەم کێشانە گرفتێک نین ئێستا دروست بوون یعنی ئەمە دەرهاویشتی ئەو خراپ 31 ساڵ حکومڕانی خراپە لە هەرێمی کوردستان 31 ساڵ بەڕێوەبردننی سامانی هەرێمی کوردستان خراپ بەڕێوەبردن 31 ساڵ نەبوونی هیچ مؤسسەیەکی نیشتیمانی 31 ساڵ باڵا دەستی حیزب و شەخص لە هەرێمە هەموو ئەوانە کۆمەڵە گرفتن 31 ساڵ قەیرانی بەرپرسایەتی 31 ساڵ قەیرانی قیادە 31 ساڵ قەیرانی اقتصادی هەموو ئەوانە قەیرانی دیبلۆماسیت هەموو ئەوای کردە بەڕاستی لە کۆتاییە ئەمە دەرەنجامێکە پێم وایە ئەمە کەمترین زیانەکانێتی کە ئێستا ڕوویا و خەڵکی ژیانی ئاوایە چونکە ئێمە ببینن لە چەند ڕۆ ئێمە کۆبڵی تووشی گرفت دەبین تەنها لە ڕۆ اقتصادەکەەوە نییە لە ڕۆ سیاسەکەوێ مامەڵمان لەگەڵ وڵاتانە زایدەن مامەڵەمان لەگەڵ بەغدا زایدەن لێدەزانی خاکی هەرێمی کوردستان زایدەن گەیشتوەتە ئاستی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا گەشتوێتە ئەوەی کە بەشێکی پەیوەندی بە ئێران و بەشێکی پەیوەندی بە شەڕی وزەوە هەیە گەشتوێتە ئەوەی کە ئێمە ئێستاوەتە دادگای فدرالی بەنا دەستوری سەرچاوی لە 185 داهاتی هەرێمی کوردستانی بەنا دەستوری لە قەڵم داوە کە ئەمە من چەند جار خەتریەتی من باس کردووە کە ئەبێ ئەمە زوو چارەسەر کرێ لەبەر ئەوەی ئەمە ئەگەر جاران نەوتەکە بە جۆرێک بوو خەرجەکرا پارەکەیان نەئەیە و موچەکە دواکەوت بەس ئێستا هەرج نەوتێک و گازێک بۆ بەرهێنانی تیا بکرێت ئێمە قەرزارە بینتیایە ئەبێ ئێمە پارەکەی بێنەوە پێ ئەو بڕیارە بۆیە گرفتەکە لێرە ئێمە ئەوەیە ئەوەی کە زۆر درێژەی کێشاوە ئەم قەیرانی بەرپرسایەتی کە لە هەرێمی کوردستان ئەو گشتی شێوازە گشتەکەی لەسەر تاسەری هەرێم لەسەر تاسەری هەرێم بەڵێ بەس ئەمەڵم مەبەستم دەچێت لە قەیرانی بەرپرسایەتی ئێستا ئەم دوو ئیداریە جارێ ئێمە من تقریبان ساڵێک و 6 مانگ پێشێستا بوو باسمان لەوە کرد کە بەڕاستی دوو ئیدارەی ڕانەگەینرا و بەس لە قازانجی حیزبە و لە زیانی هاوڵاتیان و لە زیانی زۆنی زەرد و سەوزە بۆ لەبەرەوەی بەرپرسیار دیار نییە پێشتر چەند قەیرانی بەرپرسایەتیمان هەبووە ئەم هەموو وەزیر و ئەم هەموو کابینە گۆڕا و هیچ کەس خۆی نەکردو بە خاوەنی ئەم قەیرانانە قەیرانی پەروەردە قەیرانی خوێندنی باڵا قەیرانی تەندروستی قەیرانی ئابووری قەیرانی هەموو ئەوانە ئێستا خراپتر لەبەرەوەی کە هەر کەسە بەشی خۆی ئەبات و کەسیش نازانە بەرپرسایەتی کێ بۆیە چارەسەر ئەوەیە کە بەڕاستی یان ئەمانە اعتراف بکەن کە بەڕاستی ناتوان لەجێی 31 ساڵ مەجالیان پێدراوە 31 ساڵ فرسەتیان پێدراوە بۆ ئەوەی کە کورد توانای خۆی بسەلمێنێت لە هەر چوار پارچە لەم هەرێمی کوردستانە بتوانێت دەوڵەتداری کات بیرمان نەچێ ئێمە لە ماوەیەکە لە ڕۆژێک هەبوو وڵاتانی جیهانی و ڕۆژنامە بیانیەکان بە عێراق بە هەرێمی کوردستانیانەوە ئەیانوت عێراقەکەی تر ئەنەدە عێراق عێراقەکەی تر بۆ لەبەرەوەی بەهۆی ئەو پارە زۆرەوە کە ئاهات هەرێمی کوردستان بەشێکەوەی تا 2014 لە بەغداوە ئاهات و خەرجەکرا ئێمە لە دیکابراوتی تێر بووین ئینەکە دیار نەبوو مزاعفاتەکان دیار نەبوو و قەیرانەکان دیار نەبوو بەڵام بینیمان ئەو کاتێک کە دارایی کەوتە دەست هەرێم خۆی لە بەغداوە نەما چکە بیرمانەتی 2014 هەرێمی کوردستان هیچ تووشی قەیران نەبوو تووشی شەڕێک بوو بەڵام ئیمداد کرا هاوکاری کرا لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پارەوە لە ڕووی هەموو شتێکەوە قەیرانەکە تەنها ئەوەندە بوو پارە لە دەستی بەغداوە هاتە دەست هەرێم کارتی دارایی لە دەستی مالیکیەوە
هاتە دەست هەرێمی کوردستان ئەو کارتەدارایی کە هەرێمی کوردستان ئەمان و کە بەغدا بەرامبەر بە هەرێم بەکارێنێ خەڵک برسیەکان و چەنانێرێ بودجە ئەبڕێ هاتە دەست هەرێمی کوردستان خراپتر بوو قەیرانەکە لێوە دەست پێ کرد کە پارە هاتە دەست خۆمان یعنی ئەمە گرفتەکەیە کارەسا دەوەیە هەرێمی کوردستان دوای 8 ساڵ کە دارایی لەژە دەستی خۆیان بێت وڵات بەرەو خراپتر بڕوات داهات ناشەفافتر بێت گەندەڵی زیاتر بێت کەواتە ئێمە خۆمان بەشێکی لە قەیرانەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان قەیرانەکان خۆڵقانەوە و بەشێکن لە قەیران کەواتە چارەسەر چێ چارەسەر تەسەور ناکەم بەوان بکرێ بۆ لەبەرەوەی دڵنیا بە لە ڕووی سەرمایه‌داریشەوە دەوڵەمەنی وا دروست بوو بۆ بەسەر ئێشە بخۆیان ئەوە بەسەڵاحەت بێڵم ئەوەندە دەوڵەمەنی حیزبی دروست بووە بۆ بەسەر ئێشە بخۆی شخصی حیزبی وا هەبووە یعنی بۆ منە فەوجی خۆی هەیە پارەی خۆی هەیە بینەنەوتی خۆی هەیە هەموو ئەمانە بوون بە لەمپەر بۆیە چاکسازی تەنها بە یەک ڕێکە چاکسازیەکرێت ئەوەیە ئەم دەسەڵات ئەوەندەی تەنەزوولەکا بۆ وڵاتان ئەوەندەی تەنەزوولەکا بۆ ئەم و ئەو تەنەزوولکەن بۆ خۆیان من دڵنیام زۆرترین چارەسەرەکە زۆرترین کەشەکان چارەسەر بە پرسێکی زۆر باڵا لە عێراق هەفتەیە لەون پێش بڕوا بکە ئەم قسەی کرد هەر بە شەخص وتی یعنی ئەگەر ئێوە ببینن لە هەنە سیاسی کوردیەکان کە ئێنە بەغدا چ تەنەزوولی ئەەکەن بۆ ئێمە ئەگەر بە لە سەدادەی ئەو تەنەزوولە بۆ یەکتری بکەن کە هەرێمی کوردستان کێشەی نامێنێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ مێژووی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە سەردەمی بابانیەکانە بگرێ حتا دوای ئێوە چەند فرسەت دراوە بە ئێمە نەمانتوانیوە لە ناوماڵی خۆمان یەک بێ و بتوانین زەمینە سازیکی سیاسی وا بکەین بتوانین خۆمان خاوەنێکی حکومڕانێکی سەرکەوت و تەنەزول بۆ یەکتری بکەن پێ بە بەرژەوەندی حیزبی پێ بە بەرژەوەندی شخصی بنێت لە پێناوی چی لە پێناوی ئێوەی دوای 32 ساڵ هیچ نەبایەسە بمانتوانێت بەڕاستی بمانتە هەرێم توانی نمونەیەکی سەرکەوتی حکومڕانی بێ لە ناوچەکە دەکەم دواتر لەسەر شخص دەکەن کە بەڕێز دەڵێت دوو ئیدارەی ڕانەگەیەنراو هەیە کە زیانی زۆرترە کە زیانەکە ڕابگەێنرە باشترە سپاس دەکەم ماوەسە بەیار جەنابیش بەخێر بێ زۆر سپاس سەرنجی بەڕەشی بزانە سەر و قەیرانانەی کە لە کوردستانەوە بە تایبەتی لە سنووری دارەی سلێمانی ئێستا زیاتر زەق بوونەتەوە بڵین پارتیەکانی یەکێتی تۆمەتبار دەکەن یەکێتیەکان پارتی تۆمەتبار دەکەن ئەوەی ڕوودەدا لە سنووری سلێمانی بە تایبەت ئیدارەی سلێمانی لە هەڵەبجە لە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان چیەوە کێ لێ بەرپرسیارە بڵێن زۆر سپاس بۆ جەنابە مامۆستا حەکیم زۆر سپاس بۆ دکتۆر کاروان زۆر سپاس بۆم دەرفەتە بێگومان یعنی من تقریبا هاوکۆکم لە زۆربەی قسەکانی کاک دکتۆرە یعنی بە حەقەت ئەم قەیرانانی کە ئێستا هەیە کەڵەکەبووی 30 ساڵی ڕابردووە بەڵام بە دیاریکرایی وەکو کاک دکتۆر فەرمووی لە ساڵی 2014ەوە کە حکوومەتی هەرێم گەیشتە ئەوەی کە بودجە خۆی نەوت بنێرێت خۆی نەوت هەناردە بکات و وردە داهات بێتەوە دەستی خۆی لەو کاتەوە کێشەکان دەستی پێکرد و ئالۆسکە و بە تایبەتی لەو کاتەوە نەعەدالەتی جوگرافی بە شێوەیەکی زۆر زەق ینی دروست بوو وە زەقتر بووە چکە پێشتر کە جۆرێک لە ینی دوو ئیدارێکی ڕاگەیەنراو هەبوو کە لە سایە 57 بۆ سنووری زەرد و لە سایە 53 بە 47 بوو پێم وابێ ئەو کاتە بڵێن یەدی بەرپرسارەتی دیار بوو کە ئەم منتیقەیە یەکێتی لێ بەرپرسە ئەو منتیقەی تریش کە زۆنی زەرە پارتی لێ بەرپرسە جۆرە لە کێبڕکی بنیانەریش دروست بوو بەڵام بە حەقەت لە دوای ئەوەی کە ئیدارەیەکی گرتەوە ئەم منتیقەیە وەکو بێخاون مایەوە لەبەرەوەی کە بەشێک لە قیادی سیاسی یەکێتی چوون بۆ بەقا ئەم منتیقەیان تەسلیمی قەدەر کرد اینجا زائیدەن ئەوەی کە کێشە و ئاڵۆزی نێوان گۆڕان و یەکێتی اینجا کوتلەکانی ناو یەکێتی ئەمە کێشەی زۆری بۆ سلێمانی دروست کرد بەڵام لە هەسەر و هەموویەوە بەداخۆ کاک حەکیمایی زۆر کەس پێی وایە ئەڵێ لەبەرەوەی کە پارتی ناتوانێت کەسێک یا پۆلیسێکی ژێرە دامەزرێنێ معنای ئەوەیە کە پارتی دەستی نییە لە دواخستنی ئەم منتیقەیە بەس ئەمە لەگەڵ ڕێزما بۆ ئەوانی کەوا بیرەکەنەوە بەس ئەمە کوربینی سیاسیە یا تێنەگەیشتنە یاخود بە جۆرە لە جۆرەکان دیفاع لە ئەو ئەجەندا خراپەی کە پارتی بەرامبەر ئەم دەڤەرە تەطبیقەکە مەسەنێکێ لەو شتانە یعنی شتی زۆر زەق هەیە بەرامبەر منتیقەیە کراوە مەسەن پارتی توانیوێتی لە ڕێی ئەم دەسەڵاتە مەرکەزیەوە سەرۆکی حکومەت ئالەنگاری و ئاستەنگ بۆ چەندها پرۆژەی استراتیژی بۆ منتیقەیە دروستکە لە هەموو ڕۆکانەوە لە سێکتەری بۆ نمونە خزمەت گوزاریە لە سێکتەری مەسەلەن مەسەلی بەندا و ئاودێریە لە مەسەلی کشتتوکاڵ و پیشەسازیە تەنانەت لە سێکتەری نیشەجێبوونە ئەکرا بە درێژای ئەم چەند ساڵە چەندها پرۆژەی نیشەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژار بکرێ کە ڕێگەی پێ نەیراوە بەڵام لە منتیقەی زۆنی زەردا بە بەردەوامی ڕێگەی راوە ئەو پرۆژانە بکرێ بەڵام ئەم منتیقەیە وەکو چۆنەڵی دەستخراوەتە بینەقاقای حەسەر کراوە لە قاڵب گیرەوە بە حەقەت یاخود بۆ نمونە مەسەن پارتی لە ڕێ وەزارەتی سامانە سروشتیەکان و کارێکی کردووە
ئەگەرچی یەدەکێکی زۆری نەوتوغاز لە مەنتیقەیە هەیە بەڵام وای کردو زۆربەی وەبەرهێنان و ئیسیسمار لە زۆنی زەردا بکرێ بۆی ئەم مەنتیقەیە فەقیر و هەژارکە و ئەم مەنتیقەیە وا بکات کە مەجبور بێ ملکەچی پارتی بێت و تەسلیمی بێت و ئێستاش ئەیبینی لە کەوتەکانی کە ئەمە بە درێژایی ئەم لە 2014ەوە تقریبا بە درێژای ئەم 19 ساڵ دە ساڵە کە ئیشان لەسەر چی کردووە یعنی ئیشان لەسەر ئەوکرەوە کە ئەم مەنتیقەیە وردە هەژارکەن و لە نقطەیە کابڵێنی ترێمە موچەتان بۆ نانێرین بودجەی پەرەپێدانی پارێزگاکانتان بۆ نانێرین حەسەی نۆتوگاز و بەنزینتان بۆ نانێرین ئەوەی کە پێی ئەوترێ مەسەلەن مەسەلەی خزمەتگوزاری و دەرمان و نسری فەرمانگەکان نسری نەخۆشخانەکان ئەم شتانە نانێرین بۆی ئەم مەنتیقەیە پەکی کێ و ناچار بێت تەسلیمی ئیرادی پارتی بێ بەڵام ئەوەی کە موهیمە لێرە ئەوەیە کە چارەسەر چییە کاک حەکیمەی چارەسەر دینسەر چارەسەر بەس بەرپرسیاری یەکەم خودی یەکێتی نییە لەوەی کە بۆ من ئەگەر پارتی ئەگەر وای دابنین بۆ دڵی بەڕێز دڵی پارتی زەیە یەکێتی بەرپرسیار نییە ئیسیسماری بواری نەوت کە ئێستا لە سەدانەوەتی هەناردەی نەوت لە سنووری پارتیە ئیسیسماری نەوت لێرە نەکرێ یاخود پرۆژەی پێویست نەکرێ یەکێتی بەرپرسیارنیە چونکە ئێستا باز دەوەکە ڕێکەوتنێکیشیان کردووە لە نێوان یەکێتی و بڵێن پارتی لە حکوومەتە کارکەسە و لە ڕووی دارایی و ئیدارەی ناوچەکەی خۆی بدات و پارەی نەوتیش دابش بکرێ بەسەر ناوچەکانە زانی کاک حەکیم ئەمە شتێکی شارەوە نییە ینی پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ یەکێتی شەریک بۆ لەوە بەڵام شەریکێکی لاواز بووە هەتا ئێستا ینی هەتا ئەم دقیقی ئێمە قسە ئەەکەین ینی شەریکێک بۆ لەسەر ئاسی حزبنا لەسەر ئاسی ئەشخاص پارتی توانێتی چەند کەسێکی ناوی کێتی یا چەند قوتبێکی ناوی کێتی بە حەسەیەکی کەم ڕازیکە و ئەم کەسانش چاوپۆشی لەوە بکەن کە سزای ئەم منتیقەیە بیرێ کە موسەحقاتی منتیقەیە نەنێرێ کە تەبعاً موسەحقاتی ئەم منتیقەیە لە چا ئەوەی کە تۆ چەند کارکتەرێکی ناوی کێتی ڕازیکەی ینی زۆر زیاترە چکە تۆ چەند کەسێک ئەتوانی بە چەند ملیۆن دۆلارێک ڕازیکی بەڵام موسەحقاتی منتیقەیە بە ملیارەها دۆلارە بۆ ئەوەی کە ژێرخان و سەرخانی منتیقەیە دروستکەی ینی پارتی توانێتی زۆر بە زیرەکانە کارێ بکە کە لە جیاتی بە ملیارەها دۆلار موسەحقاتی منتیقەیە بنێرێت چەند ملیۆن دۆلاری با بە چەند کەسێک و لەو ڕێوە توانێت دەمکوتیان کات و وسکوتیان کا بەڵام ئەمەش بەشێکی پەیوەندی بەوە هەیە کاک حەکیم کە کێشە ناوخۆیەکانی ناوی یەکێتی و باڵباڵێن و کێشەکانی ناوان یەکێتی و گۆڕان وای کردبوو کە یەکێتی نەپەرژێتە سەرەوەی کە خۆی کۆکاتەوە بتوانێت خزمەتی منتیقەکەی کەوە باڵباڵێن و مافیاگەری لێکەوتەوە ئەو ئیزنابێت دەڵێ کە بۆ نمونە بۆ بەهیچ بەرپرسێکی یەکێتی مادام سزایەکەیە ناڵە سزای سلێمانی دەدرێت لە ئاسی فەرمیە ئێستا بەرپرسانی یەکێتی لە حکوومەتن گۆڕان لە حکوومەتن ئێستا تایبەت بە موچەکە ئێستا پەرلەمانتارانی پارتی دەڵێن بۆ نمونە سلێمانی پێویستی بە 241 میلیۆن دۆلارە لە نەوت بڵێن بۆ موچە 241 میلیۆن دلار لە 1993 نێردراوە 48 میلیۆن دلار دەبێت لێرە لە سلێمانی دابینکرێ بۆ موچە بەڵام دەڵێن یەکێتی خۆی لێرە دابینی ناکات ماوەستم بۆ ئەگەر سزایەکەی ئەوانەی کە لە حکوومەتن لە منتیقە نوێنەریە منتیقین بۆ مادام کەوایە بۆ قسەیەک ناکەن ئەزانی مامۆستا حەکیم ئەو پرسیارەوە باشە لە خوانی کی بەڵام تۆ گردی قەتی ئەوەی کە بەڕێز خوێندنەوەی بۆ دەکەن ئەوەی کە من بە قەناعەتی سزاکە هەیە بەڵێ بۆ قسە ناکەن سەری مامۆستا بە قەناعەتی من مەسەلەن تۆ سەرچاوی داهات لە وڵاتەیە چییە بەشێکی مەسەلەی نەوتوگازە ئەوە نەوتە زۆربەی لە منتیقەی پارتیا لێ ئیسیسمار کراوە لە کاتێکا لێرە شەیە بەڵام وەبەرهێنانی تیانەکراوە دەرنەهێنراوە مەسەلەی گومرگە پارتی سنووری بە مەسەن گومرگی هەیە حاجی ئۆمەران لەگەڵ ئێرانە گومرگی هەیە فیشخاپور لەگەڵ سووریا و هەیەی برایم خەلیل لەگەڵ تورکیە ئەم منتیقەیە بەس لەگەڵ ئێرانە هەیەی ئەمە یعنی کاتە گومرگی ئەم منتیقەیە زۆر کەمترە لە گومرگی ئەو دەڤەرە مەسەلەی داهاتە ناوخۆیەکانیش تۆ ئەگەر بێت و ئەمەنە سزای ئەم منتیقەیە بی نەهێڵی هیچ پرۆژەیەک بێتە ئەم منتیقەیەوە تەنانەت تۆ وەبەرهێنانی دەرەکی مەسەن لە ڕێی وەزارەتی بگورە لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە پارتی کارێکی کردو لە سایە 99 زیاتری وەبەرهێنانی دەرەکی لە زۆنی زەردا بکرێت لە سایە کەمتری لە ئەم زۆنایە بکرێت کە زۆنی سەوزی پێوترێ ئەمە کە تۆ ئیژ نەبوو پارە نەبوو ئەنی تۆ هیچ مافێک نایی بە هاوڵاتیەکانە بەڵام هەموو ئەرکێکیشان لێ داواکەی پێڵی ئاوی کارەبای لە سەرزیاکەی بگورە پارەی ئاو و پارەی کارەبا باج و ڕسوماتی لە سەرزیاکەی و ئەڵی فەرموودە هاتم بەرێ ئێکە تۆ لەلایەکەوە لێو گرتەوە نەو هێش ئیش و کار و کەسابەت هەبێ نەو هێژ وەبەرهێنانی دەرەکی هەبێ ئێکاتە چۆن ئەتوانی لەم لاوەداوای پاری لێ بکەیت و بڵێ فەرمو موسەحقات بنێرە بۆ موچە ینی شتێکە ئەوەی کە پێوترێت دەبڵ ستاندەرد ینی دوو ستاندەری جیاوازە تۆ ئەگەر لەم لاوەداوای داهاتێکی زۆری لێ ئەەکەی ئەبێ لە هەمان کاتیشە یارمەتی دەربی بۆ ئەوی کە ئەو بتوانێت پارێکی زۆر پیاکە بۆی داهاتێک و باجێکی زیاتر با بە حکومەت و موچەی لێبیرە بە حەقت باشە بەس هەردوو لایەن بڵێن ئەوەی کە ڕازنیەوەی کە بڵێن پارتی دەستی بەسەر داهاتی نەوتەکە داگرتووە یەکێتی لێرە دەستی بەسەر داهاتە ناو خۆیەکان داگرتووە
هەردوو لایەن ڕاز ناکەن کە یەکتری تۆمەتبار دەکەن لەوەدا بێگومان بە قەنەعاتی من ئەوە لاوچێت تا حدێکی زۆر ڕاز بێ بەڵام بە قەنەعاتی من ئەزاری مامۆستا حەکیم یەکێتی لە بەردەم دووڕێیانێکە ینی مەجای نەماوە یاخود ئەوە تا خۆی لەم فرەکوێخایی و فرەجەمسەری و ئەم مافیاگەرێتی ئێستا ڕزگارەکە و هێزی هیچ جەبێلانی کەم هێزەکانی هەفتای خۆی هێزی پێشمەرگەی خۆی یەکە خاتەوە و وردە جۆرێک لە ئیسیقراری سیاسی و ئەمنی دروستەکە و ئەمەش بێتە هۆی ینی ئەمانە پێشمەرجن بۆ گەشەی ئابووری چکە تۆ ناتوانانی گەشەی ئابووری و هەبێ لە سایی مافیاگەریە ناتوانانی گەشەی ئابووری هەیە بەڵێ بێگومان هەیە ئەنی یەکێتیە بێ پێشە موشتێ خۆی لە مافیاگەری ڕزگارکە هێزەکانی خۆی تەوحید و یەک بخات ئەو کاتە جۆرە لە ئیسیقراری سیاسی ئیسیقراری ئەمنی و کۆمەڵایەتی دروستکە کە پێشمەرجی گەشەی ئابوورین و ئەو کاتە گرنگترین شت ئەوەیە کە ئێمە کێبڕکی خۆمان لەگەڵ زۆنی زەردا لە باتی کێبڕکەیەکی سیاسی و سەربازی ڕوخێنەر بێبی کێبڕکەیەکی ئابووری بندیانەر بە حەقەت ینی وەکو چۆن لە بینی ئیمارات لە بینی ئەبوو زەبی و دووبای هەیە ئەو شێوە لە کێبڕکەیە دروستکەین سپاسەکەم دەکرێم وڵات دکتۆر سەبارەت بەو دوو ئیدارەی کە بەڕێز پێ ئێستا دوو ئیدارەیەکی ڕانەگەێنراو هەیە ئەی بۆچی مادەمە بە فەرمی ڕای ناگەێنن کێ قازانج دەکات کێ زیان دەکات ئەوەی کە پەیوەندیەکان دوو ئیدارە بن نازانم داهاتە هێزی سەربازیە خۆی کاک حیوەگە بە کورتی جوابی ئەوان بەمەدوایی بێمە سەر ئەو ڕقامشتانە دوو ئیداری ڕاگەێنەوە گوتم بەرپرسیار ون نەبێت ئێمە خۆمەزانین ئەنجومەنی وەزیران بەرپرسیارە و بای ئەوەندەی شەزانی کە لە زۆنی زەردا ئەگەر ڕاژ نەگەێنرێ کەتی بەرپرسیارە لە زۆنەکەی خۆی لە کۆکردنەوەی خۆی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازی لە ڕووی ئابوووریەوە لە هەموو ئەوڕوانەوە بە هەمان شێوە لای پارتیشەوە بەڵام کە ڕابگەێنرێت ئەو کاتە ینی تۆ ئەتوانی لە سلێمانێ بە هاوڵاتیان بڵێ ئازایەتی ئەوەیە ئەگەر چاڵێکت بینی لە جادەیەکە ڕخنە لە پارێزگاگری ڕخنە لە یەکێتی بگری لە هەولێری شەمان شێوە لێوە ئەو منافسە دروستە بێ کاک بەیارکە باسێکە منافسەی بنیاتنەرانە لە بین دوو زۆنەکە دروستە بێت بۆیە دوو ئیدارەی ڕاگەێنراوە ئەمە پێمان خۆش نیە دوو ڕاگەێنراوە خۆی ئەمە بەڕاستی ئێمە نمونەیەکی خراپی حکومڕانیمان هەبووە ناچارین ئەڵین با دوو ئیداری ڕابگەێنرێت ئەینا نمونەیەکی حکومڕانی دروست ئەوەیە لامەرکەزیەتێکی دارایی ئیداری هەبێت ئەمە ناوە عیلمەکێتی بۆ دەوڵەتێکی سەرکەوتو بۆ وڵاتێکی سەرکەوتو لە وڵاتان کاکە هەر سویسرا وڵاتەکانی تر بەلجیکا زۆرێک لە وڵاتانە ینی هەروە ئەژوا بەڕێگە و هیچ مشکلێکیشیان نیە بەڵام لای ئێمە ئەوە تا ئەگەڕێنەوە بۆ سەر قەوانە کۆنەکە ئەڵین کاکەن بەس دوو ئیدارەکە ڕاگەن نەجاتمان بن بە بەرپرسیاتی ون نەبێت ئەوە لا مەرکەزەتیماندا بە ئیشێتی لێر ناتوانێت خۆی بەڕێوە بەرێت ئەزانی سەپارتیەکان دەڵێن وا دەڵێن خۆی گرفتەکە لەوە ئێستا دۆخی یەکێتی بە جۆرێکە گرفتی قیادەی هەیە گرفتی بەڕێوەبرنی هەیە من تەسەوڕەکەم کە پێویستی بەوەی عەجەلە بکات لە کۆکردنەوەی خۆی لە ڕێخستنی خۆی چونکە بەرپرسیارەتێکی تەنها حیزبی لەسەر نییە ئەم مەڵبەند چاکە ئەو مەڵبەند چاکە ئەو کۆمیتە چاکە بەرپرسیارەتێکی گەورەتری هەیە لە بەڕێوەبرنی حیزب بەرپرسیارەتی بەڕێوەبردنی سلێمانی بە هەموویەوە تا ئەگاتە دەڤەری گەرمیان تا ئەگاتە ڕاپەڕین تا ئەگاتە هەڵەبجە هەمووەمە کە ئەمە کەم نییە یعنی تۆ لە جاتی ئەوەی خەریکی ئەوە بی فڵان کۆمیتە کێشەی وای دروست بوو فڵان مەسوول مەڵبەند بگۆڕم ئەبێ ئەمانە زوو هەڵکرێتەوە فریا ئەو کەی بزانین لە هەڵەبجە پارێزگارەکە چۆنە بزانی لە سلێمانیا چۆنە بزانی لە گەرمیانە خزمەتگوزاری چۆنە چەند شەریکە کشاونەتەوە لە زۆنی سلێمانیا داهات بۆ کۆ نابێتەوە ئەم هەموو باج و خراجە چی خراوەتە سەریەک ڕاوێژی گرنگ بکات لە بواری بەڕێوەبردننی ئەم زۆنەیە بەڵام بەڕاستی ئێستا هەموو ئەم بەڕێوەبردننی ئەمە کراوە بەچی ئەگەر کارەبایەکە بێ جادڕێگاوبانە هەبێ بەسەری ئەو بەنزیخانەوەی بکەیتە سیارەکەت بەنزیکە بکەیتە سیارەکەت ئیتر چی ماوە بۆ خەڵک بکرێ یعنی کەتی تەندروستیەکەت فەرموو ئێستا و مناڵ لە ماوەی ڕابردووە داهاتوە دەرەکەوێت یعنی کارەسات ڕۆیان لەسەر ژیانی منداڵان نەخۆشخانەی هیوا دەرمانی لێ بڕاوە نەخۆشخانەی مناڵان دەرمانی لێ بڕاوە خزمەت گوزاریەکان خەریکە ئەوەستن بە تەواوەتی ئەوە هاوین بێ بزانە ئەم سەوزایی لەم زۆنەیە چی لێ سەرێت بۆیە بەرپرسیارەتێکی مێژووی نیشتیمانی تەنانەت حیزبی تەنانەت بۆ مێژووی مام جەلالش کە ئەمە خراپە کە ئەم زۆنە بێ خۆی کاتەوە وەجیالەوەی کە بەڕاستی ئەمەی کە پارتیشێکە نابێ ئەو بەرپرسیارەتە لە خۆی لابە بە دوو ئیدارەیش چکە دوجار حکوومەتێک گەی و سەرۆکێکی حکوومەتەیە ئەبێ ئەوانش بۆ مەسئولیاتی خۆیان بە لە دۆخیستیان بەرپرسیارەتەکە چۆن دابەش دەکەی من بۆیە وتم دوو ئیداری ڕابگەێنێکنا پێمان خۆش نییە بەڵێن لەبەر ئەوەی ئەڵین باشتر لە ڕانەگەێنراو بۆ ئەوەی کە لێرە بێ
ڕخنە لێرە بگرێ و ئەوەیشی کە لە هەولێرە خزمەت گوزاریەکی نێشتێک موچە دواکەوێ ڕخنە لە شوێنی خۆی بگرێ بۆ ئەوەی پێشکەوتنێکە بێ منافەسەیە دروست بێ ئەگینا ڕوە عیلمەکەی باشترین ئەوەی لامەرکزیەتێکی دارایی ئیداری جێبەجێ بکرێ و سازانێکی نیشتیمانی سیاسی بکرێت لەونە یعنی خۆ ناکرێت منافەسەی سیاسی یەکسەر درێژە بکێشە بۆ سراعی سیاسی بۆ ملشکاندن ئەو بڵێ پارە نایم ئەو بڵێ پارە نام یعنی منافەس کارەسات دەوێت تۆ بتێ و منافەسی یعنی ئەو کاتە وابزانی دۆخی ئابووری هەرێم باشە بێ منافەسی سیاسی نەمێنێ چۆن شتی وابێ بەڵام ئێمە هەمیشە منافەسی سیاسی یەکێتی پارتی منافەسی سیاسی بە سراعی سیاسی تێگەیشتون لەکوێ منافەسێکی سیاسی دروست بێ یەکسەر دەسەبە بۆ سراع یەکتر کارتی خەتەر بەرامبەر یەک بکارێنن یعنی تۆ خانەنشین چ گوناحێکی هەیە تۆ بانکەکان پارێتیان نامێنێ بۆیە ئەبێت تۆ قەرزت کردووە بابا وەڵا سەرکردەکانی پێشمان زۆر باشتر بوون وڵاتە وڵاتە گەڕان بۆ خەرز عمەر قەزافی و ئەگەیشتن حتاوەکو هەرچی دەوڵەتە بەس بۆ فیشەکە کە لا ئێمە کاکە لەسەر جادەیەکی قیری تەخت بۆ ناچن یعنی بە ئوردن چۆن وڵاتە ژێنن نە نەوتی هەیە نە ئاوی هەیە نە زەراعی هەیە حچی نییە حل لەڕێی دیبلۆماسی و مساڵەحە ئەکە یعنی هەر خەریکی جانبازیە دوو وڵات ڕێگە خاوشتە پارە وەرەگرێ و خەڵکەکەی بەخێوەکە بۆیە بەڵام ئەوەش نیشانەی ئەوە نییە یعنی هەردووکیان بەرپرسیاتیان لەسرە بەڵام لە مێژووشە شکستی حکومڕانی بەر هەردووکیانەگرێت و بە تەنانەت کە ئێستا گۆڕانیشی تایە باش تو بەرپرسیارەتەکە چۆن دابەش دەکەی ئێستا ئەوەی سلێمانی بەرپرسیارەتەکە لەسەر یەکێتیە لەسەر پارتیە و تا ئێستا کە گۆڕانیش لەناو حکوومەتایە بە بەسەراحەت قسەکەین و لە کابینەکانی پێش لەبەر ئەوەی ئەم قەیرانە درێژکراوی قەیرانەکانی ڕابردووشە ئەوانەیشی ساڵێک بەشداری حکوومەتیشان کردووە مووقیفیان نەبوو بێ ئەوانە شەر بەشدارن مێژوو ڕەحم بە کەس ناکە بە پێی بەشداریان لەم قەیرانانە حتمما ئەبێ بەرپرسیارەتی یەکەم لە سلێمانی یەکێتی خۆی نییە یەکێتی خۆیەتی من هەموو جارێ ئەڵم ئەگەر تۆزێک بڕوا بەروبەر ئیدارەتی تەواو ئازاتی وایە لەم زۆنە ڕەخنە بگری لە خراپیەکانی ئەوێ خەڵکی لە ئەو زۆنەیش ڕەخنە بگرن لە زۆنەکەی خۆیان زیانەکانی ئەو دوو ئیدارەیە کە وتڕانەگەێنراوە کێ زیانێکە کێ قازانجیرێکە من یەکش تەواو بکەم پرسیارێک لە کاکبارەکە دقیق بوو کە باسی یەکێتی کرد کەوتی لاواز بوو قسەیەکی دقیقە یعنی خەتای یەکێتیە کە مناوەراتی سیاسی دەرەقەتی پارتی نایە لە مناوەراتی سیاسی لە دانوستانی سیاسی و لە بەڕێوەبردنی وڵاتەکە یعنی تۆ ناکرێ بڵێ لە بەرەوەی لاوازە ناتوانێت منافەسەکە بڵێ وڵا خەتای ئەوێ نەکەواتە نەوتوانیوە بۆ نمونە ڕێکەوتنێکی کردووە لەسەر مەسەلەی ئەم دوو ئیدارەیە بەم جۆرە ئێتۆ بۆ ڕێکەوتنەکەی کە لە سەدا نەگەیشتووە دە سەدا سی شەریکات لەم ناوچەیان نییە ئێکە باج ڕسوماتت باتێ تۆ بۆ ڕێکەوتنەکەی لە کاتێکا کە تۆ ئێرە پارتی لەگەڵ تورکیا دەواازەی هەیە لەگەڵ ئێران هەیەی باشە لەگەڵ سووریا هەیەی تۆ بەستە لەگەڵ ئێران هاتە بۆ ڕێکەوتنی واکەی تۆ کاتێک کە نەوت یەکەم ناوچەکە بۆ بەرهێنانی لە نەوت تاکرد لای تۆ بوو ئێستا هەموو جۆتە لای پارتی بۆ هێشتا ڕێکەوتنەکەی بۆیە بەڕاستی ئەم ڕێکەوتنی دوو ئیدارە ئەگەر ڕۆژێ لە ڕژان لە قازانجی یەکێتی بووێ ئێستا لە قازانجی پارتیە هەموو دام و دەستگاکان چۆتە ئەو ناوچە وە کاکبێرە بۆ بەرهێنانی نێودەوڵەتی بۆچی لەوێ لەبەرەوەی دام و دەستگا حکومەکان لەوێ ئیشەکان باشتر ڕایەبن زائیدەن ئەگەر بە ئەرقام کۆیکەینەوە یەکێتی گەبیەوێ موچە بات بیەوێ نەسریە بات هەموو شتەکان بات 75 ملیار ئەبێ لە بودجەی داهاتی ناوخۆی خۆی بخاتە سەر داهاتی نوت بۆی موچەی منطقەی خۆی بات 75 ملیار ئەبێ 7 ملیار دابین بکە بۆ دەرماڵی قوتابیان ئەبێ 15 ملیار دابین کە بۆ خەرجی سێ سەرۆکایەتەکەی هەرێم ینی خەرجی سەرۆکایەتی هەرێمەکان ئەو دام و دەستگاکانیان ئێمە بە نزیکەی چیەکە تقریبا 97 ملیارەکە تۆ ئەگەر حملاتەکە بەشیش ناکە یعنی بەشی ناتوانین نەستریەکەیش باوکاتە ئەگەر ئەوە دابین کە ناتوانین نەستریە بە ناتمە لە خزمەت گوزاری ناتوانە ئاوی باخچەکان بات تۆ بۆ ڕێکەوتنێکی واکە یعنی ئایا بەلاتەوە ئاسایی ئەم زۆنە ئاوایی لێبێت کە داهاتەکە باش کۆنەکرێتەوە لە منتقەیە ئەگەنا ڕەنگە بەشی خزمەت گوزاریش بەس قاچاقچێتی بنبڕکرێ بەس قاچاقچی بنبڕکرێ یەکێتی باش خۆی کۆ بکاتەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە باش خۆی کاتەوە قاچاقچێکی بنبڕکرێ بڕێک لە شەفافێت تۆزێک لە شەفافێت من دڵنیام سلێمانی ئەتوانێت خۆی دروستکات خۆی بنێتنێتەوە بەسپاسەکە مامۆستا باید سەبارەت بەوەی کە ڕێز بابەتێک نووسی بوو ئەوەی کە داوت کرد بوو یەکێتی گۆڕان لە حکوومەتە بکشێنەوە دوای لەسەر چارەسەر کەش قسە دەکەن لە بۆچی داوت کرد بۆ ئەوان بکشێنەوە ئەزانی کاک حەکیم بیانی وەکو چۆن باسم کردێکیتی لە بەردەم دووڕیانێکە یاوە تا توانێت
خۆشی و منتیقەکەی هەستێنێتەوە یا بە تاواتی ئەوەی تر بەرەو دیوە خراپەکەی بڕوە تاوان وەکو کاکدکتۆر باسی کرد ئەوەش بەوە کرێت کە تۆ بتوانی هێزەکانی خۆکۆکەیتەوە مافیاگەرێتی و باڵباڵێن نەهێڵیت شەفافیت دروستکەی و حکومەت هێ دروستکەی کە خزمەت گوزار بێ بەڵام لە هەمان کاتیشایانی کە من باسی ئەمەم کردووە لەبەری ئێمە دیسان وەکو هەرێمی کوردستان لەبەردەم دووڕیانێکی مێژوویان بە حەقەت وەکو چۆن مەسەلەی نەوت ینی چەندین ساڵ قەزەی کوردی بردە دوا و لە هەم لە ڕووی مالیەوە ئێمی تووشی ئیفلاسی و 30 میلیارد دلار ئێستا قەرزارین دوای ئەو هەموو فرۆشتنی نەوتە و لە ڕووی سیاسی وای کرد کە ئێمە پاشەکشە بکەین و بەشێک لە سایە پنجاوەیەکی سەرۆری خاکەکەمان لە دەستبین ئێستا مەسەلەی گاز هاتوۆتە پێشەیەوە وەکو خەڵکی خۆمانەڵێ هاتوۆتە گۆڕێ کە زۆر خەتەرترە لە مەسەلەی نەوچکە ئەمە ڕەهەندی سیاسی گەورەی ئیقلیمی و ڕەهەندی نێودەوڵەتیشی هەیە و پارتی زۆر بێباکانە دەسیاوەتە ئەم مەلەفە چکە تۆ ئەگەر دیقەتی بی ئێمە ئەم مەسەلەی غازی کە هەمانە لە جاتی ئەوەی هەوڵ بن بەکاری بێنن بۆ بژانەوەی ژێرخان و سەرخانی ئابووری ئەم ناوچەیە و هەموو هەرێمی کوردستان لە جاتی ئەوە ئەیانەیە بیکەن بە کارتێکی سووتا وەکو چۆن نەوتەکە بوو بە کارتی سووتا و بە نەتیجە ئێمە بووین بە وڵاتێکی قەرزار ئەمە هەمووی بخرێتە دەستی تورکیاوە و تورکیاش بە پارەی نەوتی خۆمان بە پارەی گازی خۆمان بێ پەلاماری هەرێمی کوردستان با و پەلاماری براکوردەکانمان با لە ڕۆژهەڵات و ڕۆژئاو باکوور و ئەمەش ناینرا و کوردایەتی لەلایەن پارتیەوە بە حەقەت ئەمە ئەبێ ئەم حەزبانەی کە خۆیان بەخاوەنی ئەم سنوورە ئەزانن ئەبێ ئەمان هەڵوەستەیەک بکەن ئیتر ئایا یەکێتی و گۆڕانە طبعاً کۆمەڵ و هێزەکانی تریش هەر بەرپرسارەتیان بەرئەکەی هەرچەنە ئێستا دوورن و لە مەعارەزەیان بەڵام ئەوەی کە گرنگە مامۆستا حەکیم ئەوەیە کە مەسەلەی غاز وەکو مەسەلەی نەوتی لێ نەکرێت مەترسیەکە ئەوەیە پێش هەموو شتێ ئەمە وەکوتم کە چۆ دەستی تورکیاوە ئیتر بێ دەستی لێ بشۆی ئەو کاتە لاواچێ لە باتی 30 میلیارد وردە دەبەرەوە 6 میلیارد و 100 میلیارد دلار قەرزاریەکەمان ئەمە لە ڕووی پارەوە لە ڕووی سەروەریەوەی تر ئێمە بێت تەسلیمی تورکیا بین زائیدەن ئەوەی کە مهمە ئێمە کە ئەمە کرد ئەبێت تەسەوری ئەوە بکەی کە تۆ ئەەکەیت ینی ئێرە ئەەکەی بە ساحەی شەڕ لە نێوان ئێران و تورکیایە یاخود ئێراکی بە ساحەی شەڕ لە نێوان رووسیا و ئەمریکایە ئایا هەرێمی کوردستان هێز سوپایەکی نیشتیمانی یەکگرتووی هەیە کە بەرگەی ئەم هەموو شەڕ و سراع بگرێ ئایا ئابووریکی نیشتیمانی وابتەوی هەیە کە تووشی حسار و شەڕ بوو بتوانێت خۆی بژێنێ ئێکەواتە ئەمە کە بە جێوەرێکی تر بە چاوێکی حزبیانە و با بڵێن خێڵگەرایانە سەیری بکەی لە ڕوانگەی پارتیەوە ئەمە بە حەقەت دووبارەکردنەوەی ئەزمموی کەرکک ینی ئەیانەیە سلێمانیش بە دەردی کەرکک بەرن کە کەرکک لە دڵ و قوسی کوردستانەوە تەسلیمی عەرەبیان کرد بە حەقەت بەنای ڕیفراندۆمێکی ساختەوە کە بەشێکی خاکی کوردستانە لە دەزا ئەیانەیە سلێمانیش بە دەردی کەرکک بەرن چکە تۆ نەهێزێکی سوپایەکی نیشتیمانی و هەیە کە بەرگەی شەڕی ئێران و رووسیا بگرێ ئابووریکی نیشتیمانی و هەیە کە بەرگری قەیران بگرێ کە بەرگەی قەیران بگرێ لە حاڵەتێکی وایە کە تۆ ئەتەوێ دەست بۆ ئەم کارتەبەری کاتە تۆ تێ مانتیقەیە ژێرانکەی اینجا بە حەقەت ئەوەی کە بەلای منەوە مهمە ئەوەیە کە ئەو هێزانی کە خۆیان بەخاوەنی ئەم سنوورە ئەزانن بە تایبەتی ئیکێتی کە هێزی چەگاری هەیە کە بتوانێت یەکەم بەرگری لە چەمچەماڵکە و نەهێڵێ غازی چەمچەماڵ بکەوێتە دەست پارتی و نەکەوێتە دەست تورکیا و ئەو ئەجەندا ئیقلیمی کە هەیە لە جاتی ئەوە لە ڕێی عێراقەوە بفرۆشێت کە ئەمە هەم ئەم مەنتیقەیە دوورە خاتەوە لە ئەگری شەڕی ئەو زلهێزە ئیقلیمی و نێودەوڵەتیانە یەک دوو ئەتوانین ئێمە کە لە ڕێی بەغاوە فرۆشتمان هەموو چە بێت هەم خانە نشینیمان بۆ بێت هەم بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بێت هەم نەسری فەرمانگەکان هەم پارەی دەرمان و خەسەخانەکان بێت و هەم وەکو کاگدکتۆر فەرمووی ئاو بێت و مەسەلەن ئەو وان نەبێت کە ئێمە هەرچی سەوزای ئەم مەنتیقەیەشمان هەیە کە وشکە وردە بتوانین ئای باخچەکانمان بین ینی هەموو خزمەتگوزارە سەرەتایەکانی خۆمانی پێدابینکەین و بتوانین حسەی نەوت و بنزین و گاز و شتی خۆمان دابینکەین ینی و لە هەمووشی مهمتر ینی لە پاری پەترۆ دۆلار کە بتوانین پەرە بە کەرتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی گەشت و گوزار بین و ئیش لەسەر فرەسەرشاوەکردنی داهاتی مەنتیقەیە بین بۆی چیتر پشت بە نەوت و غاز نەبەسین بەتەنیا سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێن وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی دۆی میلکۆم
شایستە بەخوانی تۆ دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێ لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریشەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست دکتۆر کاروان سەبارەت بە چارەسەر بۆ دۆخی سلێمانی ئەگەر چارەسەر کەسی خودە دەگەت چارەسەر نەکرێت چی ڕوودا لەباری موچە بێ دەرمان بێ نەبوونی پارە بێ بۆ خەرجی فەرمانگە و نەخۆشخانەکان بڵێن وڵای کاک حەکیم ئەوەیە کە ئێستا ڕۆیە ئەگەر چارەسەر نەبێت لە بەرەوەی کە ئێمە بینیمان چوارخانەنشین گیانیان سپارت سیان سلێمانی یعنی چی ڕوویە هیچ ڕووینەوە بەلاشیانەوە ئاسایی بوو بۆیە زۆر گرنگە کە تۆ هیچ خەمی ینی کارەساتە تۆ خەمی هاوڵاتانی خۆت نەخۆی خەمی موچەخۆرانی خۆت نەخۆی خەمی ئاوەدانی منتیقی خۆت نەخۆی ئەمە بۆ خۆی ئەگاتە ئەوەی کە بەڕاستی ئەترسی لەوەی ئەمانە ئەگەر قوارەکەش بدۆڕێن لە پێناو بەرژەوەندی حیزبیا بەلایەن و ئاسایی بێت ئەمە گرفتەکەیە چونکە ئێمە بینیمان ئۆکرانیا ئێسامە دەوڵەتە و عەلەمیە هەموو شتێکی هەیە ئەوە بە چاوی وڵاتانە هەجوومە کردە سەر و ئیش لەسەرەوە کرێ بخێتەوە سەر ئەکێتی سۆڤێت باشە کە وڵاتێکە بەهێزە لە ڕووی ئابووری و لە زۆر ڕۆ دەوڵەت ئێمە دەوڵەت نین هەرێمێکین و لە ناوچەیەکی زۆر خەتەراین چۆن ئەبێت تۆ چاوەڕێ ئەوە بکەی ئەم قوارەتە بۆ هەمیشە پارێزراوە بێ یا وڵاتان بۆ هەمیشە پارێزگاری لە لە ناو خۆشار خەریکی گەندەڵ لە ناو خۆشمانە خەریکی ئەوەین بەڵام هەرێمی کوردستان یەک ڕێگای لەبەردەمایە ینی من لە چەند شوێنێکی وتومە بە تەنهاژ وتومە ئەبێ ڕوویای سیاسی ڕوویای بەڕێوەبردنی دەوڵەت لای ئەم دوو حیزبە بە جۆرێک بێ تەنها بە شێوازێکی تەقلیدی مامەڵە نەکەن بە تایبەتی کە پرسی غازاتوتە ناوە کە بەیان باسی کرد باش ئاماژەی پێکرد بۆچی زۆر خەتەرە چونکە ڕەهەندێکی زۆر گەورەی دیبلۆماسی و تەنانەت سەربازی و سیاسی زۆر قوڵی هەیە و شەڕی وزەیە ئیتر لێرە بە دوا شەڕی وزەیە کە شەڕێکی قوڵە چۆن نەوتەکە هەرێمی کوردستانی چی کرد و چۆن دایبڕی و چۆن خاکی پێ لە دەزا و بیگەڕەوە بۆ زۆر شتی تریش و هیچ دەستکەوتێکی نەبوو نە لە ڕووی سیاسی و نە لە ڕووی دیبلۆماسی و نە لە ڕووی پێشخستنی کەرتە ئابوووریەکانی تری هەرێمی کوردستانەوە کەرتی خاص زۆر خراپترە بۆ لە بەروی غازێکی زۆر لە منتیقا هەیە و زائیدەن ئەوەی کە چاوی لەسەر غازەکەیە ئێرانەکەیەوە بەرهێنە باشە نایەوێت لێرە تۆ استثمارێکی وا بکەی کە بەدیلی ئەو بی و لێو ئەچێتەوە بۆ ڕووسیا تورکیاشە زۆر چاوی لەسرە بۆ دەستگەیشتن بە غازی هەرێمی کوردستان بۆ تورکیا زانیان چی چەندین ساڵە وڵاتانی ئەوروپا زۆر لالوتن لەگەڵ تورکیا بەس لە دوای شەڕی ئۆکرانە رووسیا ئێستا هەمویان ڕویان کردوکرا زۆر مەمنونین و زۆر پەیوەندەکان لەگەڵ ئاساییکەنەوە و زۆر هاوکاریەکەن لەبەرەوەی ئەگەر ڕۆژ ژان غازێکی تر لە ناوچەیەکی ترەوە هەناردەکرێت لە ڕێی ئەوانە ئەوروپا پێویست پێ بێ بۆیە ئەم غازە گرنگەکەی لە چیایە
هەرێمی کوردستان ئەگەر باش بەگەڕی نەخا دڵنیا بەسەری قەوارەکە ئەخوات ئەگەر باش بەگەڕی خە ئەبێ بە یەک ئاراستە بە یەک ڕوویە ئەویش ئەوەیە غاز ببێتە سەرچاوی ئەوەی کە هەرێمی کوردستان ببێتە ناوەندێکی لێتێگەیشتنی ئیقلیمی لە ناوچەکەیە یعنی ئاساییە ئێران و تورکیا گرفتە سیاسیەکانیان لە هەرێما چارەسەرکەن نەک بە عکسەوە شەڕەکانیان لە هەرێما یەکلاکەنەوە ئەبێ ئێمە بەم هەرێمی کوردستان ئەبێ بەم ئاراستەی ئیشکە چۆن عمان ینی شوێنێکی بچووکەوە نییە پایتەختی ئوردن ناڵم ئەو شارەکەی ترەڵم دەوڵەت سەڵتەنەتی عمان یعنی هیچی نییە تەنها خۆی کردوتە سنتەرێکی دیبلۆماسی نێودەوڵەتی بۆ چارەسەرکردنی گرفتەکان کە وڵاتان و ئەیشی ژێنن لە پێناوی ئەوەی کە زۆرێک لە گرفتە قەیرانە یا بڵێ گرێ سیاسەکان لەوێ ئەکرێتەوە هەرێمی کوردستانە بیر لەوە بکاتەوە ئەم ناوچەیە بکاتە شوێنێک بۆ کردەوەی گرێ ناوچەی و نێودەوڵەتەکان ئەمە قورسە بەڵام گری ناوخۆیان پێ ناکرێت ئەمە گرفتەکەیە ئێمە ئەمە گرفتەکەی ئەبێ کێتی پارتی و حیزبەکانی تر منافەسەی سیاسی بکرێ و لە هەڵبژاردنە ئیش لەسەرەوە بکە کێ زۆرترین دەنگ بێنێ بەڵام ڕوئیایەکی نیشتیمانی هەبێ لێرە بۆ نمونە چۆن وڵاتێکی وەکو نەرویج کە ئەگاتە سەر مەسەلەی نەوت حتەنانە لە کاتی ئینتیخاباتە هیچ حیزبێ بۆی نێباسی نەوتکە چکەلەوە سەرەتێکی نیشتیمانی ئەبێ ئەمان ڕوئیایە داونێ مەسەلەی وزە مەسلەی ئەو ڕوئیایی کە ئەم ناوچە بکرێتە ناوەندێکی لێک تێگەیشتنی ناوچەی نێودەوڵەتی باشە چکە سنوورەکەی وایە بۆی ئەم ئاگرشەرە دوورخاتەوە پێویستی بەوەیە لێک تێگەیشتنە میساقێکی نیشتیمانی لە ناوخۆیانە هینکەن ڕێککەوتنێکی ئاوا بکەن بۆەوەی کە بتوانن هیچ نەبێت سومعەیە بگێڕنەوە بۆ پرۆسی حکومڕانی خۆیان ئەگەر نا ئەم لە ماڵی خۆی و ئەو لە ماڵی خۆی بەڕاستی هەر لێمانەخۆن و غازەکەشمان بە دەردینەوەتەکە خراپتر ئەڕوا و ئەوەی بۆمانەمێنێتەوە قوربەسەریەوە کەسێ باسی کردیانی سەرڕەوەندی ئەوروپی بەڕاستی ئەوە بێزار لەم دەسەڵاتە من تەسەوڕەکەم ئەمان ئەگەر هەڵبێنەوە بچن بۆ بەشی ئەفریقا و کوبا و ئەمانە ینی بەڵێ یعنی چکە دەرگای ئەوروپاشیان لەداخراوە ینی بینیمان هیچ کات هاوڵاتی هەرێمی کوردستانەوە بێ ئومێد نەبوو کاک حەکیم ئێمە لە کاتی حەسار کە خرایە سەر عێراق بۆچی حەساری خرایە سەر و بۆچی ئەو هەموو حەسارە دیبلۆماسیە سیاسیە نەوتی خرایە سەر عێراق بۆ ئەوەی ناوخۆی عێراق داگیر بکرێ پێشەوەی عێراق داگیر بکرێ ئێمە ئەمەرکەمان زۆر ئاسان کردووە پێویست ناکە هیچ وڵاتێکی دوژمن یا هیچ وڵاتێکە تەماحی لێرە بێ ئێمە داگیرکە ئێمە خۆمان خراپی بەڕێوەبردن لەم وڵاتە ئەم هاوڵاتی وای لێ کردووە مەرحەبای هەموو کەسێکەکە بەس ئاوڕی لێباتەوە لەم دۆخەن ڕزگاریکە کەواتە ئێمە کارێکمان کردووە کابرای پێشمەرگەی یعنی خانەنشین سێ جارەڵە پەشیمان لە شۆڕشی کردومە بەڕاستی ئێمە کارەساتە چەندین خەڵکی پاکمانێ شۆڕژگێ لە قیادی سەربازی قیادی سیاسی لە هەرێمی کوردستانە بڕۆ ئێستا لی بپرسە دانی خێران پیانە لەوانەیە هەر بێتاقەت بێ بۆی کە ئەم دۆخە ڕوویاوە و هەستکا کە بە پرسیارەتی ئەوان نەبوو بۆیە لە کۆتاییە ئاڵم بەڕاستی ئێمە حەلی وەسەتمان نییە یا ئەمانە خۆیان کۆکەنەوە بە شێواز بە پرۆسەیەکی نیشتیمانی ئەم هەرێمە ئەتوانێت بەرەو باشتر ببرێ یا ئەوەتە هەموو شتێک کۆتایی پێێت باش کاک بەر سوارت بە چارەسەر بۆ ناکۆکی کردنەوەن پارتیویکیت یاخو لەناو ئەم دوو ئیدارە هەیە چارەسەرەکە چییە ئاسانە دەکرێت بکرێت ئەزانی مامۆستا حەکیمانی لە دنیاە کە دوو ڕوئیا دوو ئاراستی جیاواز نەگەیشتن نەتیجە زۆر ئاساییە لە چارچووی سیستەمێکی فیدرالیە ئەکرێت دوو ئاراستی جیاواز زۆر بگرن بەڵام لەسەرەوە وەکو چۆن بڵێ وەکو چۆن ئیمارەت حەو ئیمارەتە یاخود ئەڵمانیا چەند هەرێمێکە یاخود ئەمریکا چەند ویلایەتێکی فیدرالیە ئێمەش بۆ نمونە توانین بە دوو ئاراستی جیاوازی ئیشکەین مەسەن پارتی کە لەسەر ئەو هاتۆتە سەر ئەو ئاراستەی کە ناوچەکانی خۆی تەسلیمی تورکیا بکە ئێمە ئەتوانین کە بەشێکین لە عێراقی فیدرال مەسەن غازەکەمان لە ڕێ عێراقەوە تەعاملی پێوە بکەین و ئێمە تقریباً 5 میلیارد مەتر سێجا تریلیۆن بگورە میلیارد 5 تریلیۆن مەتر سێجا غازی سروشتی هەیە لە هەرمی کوردستانە کە لە سای هەشای کۆتۆتە ئەم منتیقەیەوە یعنی ئێمە ئەتوانین لە جیاتی ئەوەی کە تاڵام فرۆشیکین لە ڕێی تورکیاوە بکەین کە لە ڕێی بەغاوە بتوانین کە ژێرخان و سەرخانی ئابووری منتیقی خۆمانی پێ پێشخین پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمان و ڕاپەڕین کە دڵنیام ئەگەر لەم ئەزمونە سەرکەوتوو بووین ئەتوانین ئەم ئەزمونە بگوازینەوە بۆ هەولێر و دوهۆکیش کە بەڕاستی خەڵکی هەولێر و دوهۆکیش زۆر بێزارە لەم دەسەڵاتی کە هەیە ڕاستە لەوێ لەواچێ ئیش زیاترە ئەوەی پێ ئەوترێ تەداولی مالی و جموجۆڵی بازار باشترە بەڵام هێشتا کەمینەیەکی حزبی یاخود بنەماڵەی لی سوودمەندن ئێسار بۆ نمونە هەولێر خۆی بۆ بە دوو جیهانەوە دوو عالەمەوە
کۆمەڵە گەڕێکی هەیە کە وەکو چۆنەڵی منتیقی ئاڵتونی پێوترێ ینی وەکو ئەوروپا و ئەمریکاوە باقی گەڕەکانی تری کە خەڵکی ڕەسەنی هەولێری تیاژی ئەوەیە کە ئیبینین لە ڕووی ئاوە لە ڕووی کارەباوە لە ڕووی خزمەت گوزاریەوە هاتۆتە دواوە لافاوی تیا بەرزە بێتەوە کۆمەڵی کێشەی هەیە جا بە حەقەت وەکو کاگدکتۆر فەرموویانی تۆ ئەگەر دیقەتی بی ئەم منتیقی ئەمە لە ڕووی مێژوویەوە شوێنی سراعی یا شوێنی ململانی نێوان عوسمانی و سەفەویەکان بووە ئەنی تۆ ئەگەر واش سەیریکی ئێران ڕازی نابێتەوە بۆ ئاسانیە چۆن نەوتە تەسلیمی تورکیا کرد غازیش تەسلیمی تورکیا کە ئیش دەسەوە ساندانیشە سەیرەکە ئەویش ینی ئیشارەت و سیگناڵی خۆشی نارد ینی ئەوەی کە بینیمان کە قەسفی ماڵی شەخبازی کرد کە مەسوولی کۆمپانیای کار و کە گویا ئەو کۆبوونەوەی تیاکراوە لەگەڵ کۆمەڵە جەهەتی ترا بۆ ناردن دەروی غازی هەرمی کوردستان بۆ دەرەوە و پارتی و حکوومەتی هێرم هیچ جوابێکی نەتوانی باتەوە ینی تۆ ئەو ساروخی پێشکەوتوی هێتۆ ینی هیچ شتێکە نییە جوابی بیتەوە ئێکواتە بۆ هەر بەردەوامی لەسەر ئەوەی کە زیاتر قاچی خۆ بە ئاڵۆسکێنی لە کۆمەڵێ قڕولیتەوە کە دوای نتوانانی لیبیتە دەرێ بە حەقت ینی تۆ دیقەتی بە ئەگەر مەسەن ئەم 5 میلیارد متر سێجایە ئێستا تقریبن کێڵگەکانی چەمچەماڵ لە توانایانە هەیە لە ڕۆژێکە 30 میلیۆن متر سێجا هەناردی دەرەوە بکەن ئەوە تقریبن ئەگەر وەکو داهات سێریکی لە مایەکە 2 میلیارد دلارەکە ینی ئەم 2 میلیارە ئەگەر 400 میلیۆنیشی بچێ بۆ موچۆ بۆ خانەنشینی هێشتا میلیارێک و 600 میلیۆن دلاری ئەمێنێتەوە کە بزانێت چۆن ئەتوانی تەطویری ژێرخان و سەرخانی ئەم منتیقەی پێ بکەین بەڵام ئەوی سەبەر هەم دێنێت لە سەداسی پێداویستی ناخۆش پڕ ناکاتەوەە بەر هەم دێنرێ ئەوەی کە ئێستا بەرهەمێنرێ هێشتا کەمە چکە بە حەقە دەگەر تۆ دیقەتی بی وەختی خۆی ئاشتی هەورامی وەزارەتی سامانە سروشتەکان کێشە و ئەرقەلێکی زۆران بۆ دانەقازیش دروست کرد بۆی دیسان چکە دانەقاز بەتەما بوو کۆمەڵە پرۆژەی استراتیجی لە چەند چەماڵە پێش بخات یەکێ لەوانە ینی دروست کات یەکێ لەوانە شارێکی پیشەسازی بوو کارگەیەکی پەترۆکیمیایی گەورە بوو 5,000 نیشەجێبوون بوو بە دوکان و بازار و سینەما و قوتابخانە و نەخۆشخانە و هەموو شتێکەوە و پەیمانگایکی تەکنۆلۆژی بوو وای کرد کە ئەم پرۆژەیە سەر نەگرێ بووی ئەم منتیقەیە نەبوژێتەوە دیسان دانەغاز تووشی کێشەیەکی گەورە بوو لەگەڵ حکوومەتی هەرێما کە نەیتوانی ئەم پرۆژانش تەطویر پێ بە و نەیتوانی ئینتاجی خۆشی زیاد بکات بە حەقەت باشە بەزۆ چارەسەرەکە ئێستا بڵێ اینجا ینی چارەسەرەکە وەکو وتم ئەوەیە کە ئێمە بتوانین نەهێڵین ئەو ئەجندای پارتی بچێتە سەر کە بەداخۆ ئەنجامە وەڵامێک بۆ ئەو برادرانی یا ئەو هاوڕێیانی کە زۆر جار ئەڵێن خۆپارتی ناتوانێت بەسم پۆلیسێکیش لە منتیقەیەتە ئیمکە بەڵام کاک حەکیم تۆ گەردیقەتی بی پارتی لە منتیقەی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕینەوە لە چەند چەماڵە بە دیاریکراوی فەوج و هێزی چەگاری بۆ چەندەها خەڵک دروست کردەوە کە کێشە و ئاڵۆزی بنێنەوە لە منتیقانەیە کەوا بکەن وردە وردە کە پارتی لە ئەگەر کاتێک بیستی دەست بگرێ بەسەر کێڵەکانی چەند چەماڵە ئەو هێز و فۆجانی کە دروستی کرۆ لە منتیقانە ئیتر بە ناوی هەر شتێکەوە بێ بە ناوی خەڵکی مەدەنیەوە بێ بە ناوی خەڵکی عەشایرەوە بێ یاخود بە ناوی خەڵکی ڕێگرەوە بێ فەوزایەک دروست کات و دەستی بەسەرا بگرێ بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ڕێگری لەمە بکرێ و بتوانین ئێمە ئەو غازەی هەمانە تەسلیمی ئەجەندای پارتی و تورکیای نەکەین و تەسلیمی تەمان کە ئەژڵی تورکیا بە حەقەت تەسلیمی تورکیاش ناکرێ وەکو دەوڵەت وەکو لەوێش چۆن لای خۆمان خەریکە لەوێش جۆرێک لە ئەجەندایەکی تایبەت دروستە بێت بنەماڵەی دروستە بێت کە ینی وەکو بڵێ سەفەقی وێنی دوو بنەماڵەیە نووسی بوو ئەمڕۆ باسی لەوە کرد بوو کە چارەسەر بارێمکردنی سلێمانی بەدڵنیاییەوە ئەو ئەخر مەبەستەکەم ئەوەیە بەڵێ خۆکەس پشتگیری نەکرد وەکو حەزب چێتیمە لەو منتیقەیە ئەزانی مامۆستا حەکیم بەهرێمکردنی سلێمانی تەنها چارەسەرێکە بۆم بارودۆخە بە قەناعەتی من لەبەرەوەی کە لە باتی دوو ئیدارەیەکی مەسەلەن لەسەر شێوازێکی ناشرین و سراعێکی خراپ و ناشەری وێسراعێکی سیاسی و سەربەر و سەربازی و جەنگی بڵین شەڕی ناوخۆ بچێ لە جاتی ئەوە ئەگەر ئێمە بیکەین بە چەند هەرێمێک مەسەن سلێمانی و هەڵەبجە هەرێمێک بێ یاخود هەولێر هەرێمێک بێ کەرکووک هەرێمێ بێ دوهۆک هەرێمێ بێ ئەتوانین ئێمە وەکو ئیمارات وەکو چۆن ئەو حەوت ئیمارەت و یەکی گرتوێتەوە ئێمە دەتوانین ئەم 4-5 پارێزگایە بین بە 4-5 هەرێم دوجار بۆ نمونە هەولێر لە یەک کاتە وەکو چۆن ئەبوزەبی هەم پایتەختی حەو ئیمارەتەکەی ترەوە لە هەمان کاتیشا خۆی ئیمارەتێکە هەولێری دەتوانێت خۆی هەم هەرێمێ بێت و پایتەختی هەرێمەکانی کە پێشتر خەریکی بوو سەری حکیم ئێمە بڵین کە ئەو ئیمزانی کۆمان کردەوە کە 150,000 ئیمزا بوو تەسلیمان کرد لە بەغا تەسلیمی کێتان کرد کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تاوان کۆمیسیۆنە بۆیە تەسلیمی ئەنجومەنی وەزیرانی بکردایە کە تا ئێستانی کردو لێرە عەرقەلە دروست بوو ئێمە تیمێکی مەحەمیمان ڕاست باردووە کە بە داداچوون بۆ کارەکەم کە چکە ئێمە بزەبێت پارلەمانی 4 تەسلیمان کرد ئەوە لە ساڵی بڵین 2021 ئێستا ساڵی 2022 هەر دیسان مانگی 4 ینی ساڵێکی ڕێک تێپەڕیوە بەسەریە بەڵام ئەمە پشتیوانی سیاسیشی پێویستە هیوادارم چی کێتی و چ گۆڕان چ کۆمەڵ چه حزبەکانی تر گەشتبێتنەوەی کە
پشتیوانیکی سیاسی بۆ ئەم پرۆژەیە دروستکەن لەبەرەوەی کە ئەمە تەنها چارەسەرێکە بۆی کە خەڵکی سلێمانی و هەڵەبجە گرمان و ڕاپەڕین و دەڤەرەکە بەگشتی لەم قۆناغە سەختە ڕزگارکەن بە حەقەت بەزڕەنگە بڵێن ئەمە گەر ئەوەش بکرێ هەر سوودەکەی بۆ یەکێتی بێت لە ڕووی دارایی و لە ڕووی دارەدان و ئەوانە ئەزانی مامۆستا حەکیم بەعکسەوە چکە ئەو کاتە یەکێتی بەرپرسیار ئەبێ بەرامبەر خەڵکی ناوچەکە ئێستا زۆر ئاسانە بۆ یەکێتی خۆی بزێتەوە لە بەرپرسیارەتی مەسەن یەکێتی ئەچی بۆ لای ئاڵەکە کە من پارە و دەسەڵات لای پارتیە پارتیەڵە نەخێر لای یەکێتێکە لە سنووری خۆتانە بڕۆی بۆ لای پارێزگار ئەڵە من دەسەڵات و پارەم لای بچۆ بۆ لای ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوی ژەونێرێتەوە بۆ لای پارێزگار بەس کە تۆ ئەم مەنتیقەیە و جا کردەوە ئەو کاتە بەرپرسیارەتەکە بەرە ڕووی یەکێتی و ئەو دەسەڵاتە بێتەوە کە لێرە هەیە سوپاس دەکەم کاکتۆر پەرز دوتت ئەگەر چاک بڵێن خۆیان چاک نەکەن دەکەون گەشتوتە قۆناغی بکەون بە تاوەتی حکومڕانی لێرە لێ پرسیارەکەم بۆ وەزعکە چی لێ ئەڵێن وەڵای حەلی وەسەتی نییە چکە پرسی غازۆ دەتە پێشەوە تەماحێکی گەورە هەیە لەسەر ئەم سەرچاوەی کە لە هەرێمی کوردستان هەیە وەزایجان ئەو بلۆکبەندی کە لە نێوان تورکیا و ئێران لێەوە بۆ رووسیا و لێەوە بۆ ئەمریکا هەیە بۆچی جیاوازە لە پرسی نەوت لەبەری نەوت عێراق خۆی نەوتی هەبووە بە هەرێمیش نوتی خۆیڕوانەکە بەس پرسی خاص گرنگە لەبەروی زۆرینەی غاز لە عێراقا کەوتوتە منتیقەی هەرێمی کوردستانەوە بۆیە خودی عێراق خۆشی بە بەغداوە چاوی لەسەر غازی هەرێمی کوردستانە بۆیە یعنی بڵێت تێنشنەکە بارگژیەکە لە منتیقەیە زۆر کۆ ئەبێتەوە ئەگەر بە عەقڵێکی سیاسی حەکیمانە مامەڵی لەگەڵان نەکرێ من بۆیە ئەڵم حەلی وەسەتی نییە یا ئەتوانین بگوازینەوە هەرێمی کوردستان بگوازینەوە قۆناغێکی ڕاگوزەری باش کە هەڵەکانی نەوتیشمان بۆ چارەسەرکات و بیکەنە ناوەندێکی لێک تێگەیشتن بۆ وڵاتە نارەکان یان ئەوە تا ئەگەینە ئاستێک کە دابشکارێکی قوڵ لەم ناوچیان ڕوئەیە وەسەر دەست بەسەر چاوە سروچەکانی تریشمانە ئەگیرێ و ئەم قەوارەیەش دەوانێت درێژە نەکێشە ئەگەر بێت و ئەمانە خۆیان نەکۆ نەکەنەوە تەنەزول بۆ یەک نەکەن بەڵێ حکومەت ئێستاگەر موچەوەکو پێویست نەدات بڵێن کێشەی ئازادی هەبێ پرۆژەکان وەستا بن کێشەی دەرمان و تەندروستی هەبێت کێشە هەبێت لەوەی کە سنوورەکان نەتوانێت بپارێت چی دەکە خۆت ئیشی چییە؟ من هەر لە سەرەتای ڕاگەاندنی پرۆژەی چاکسازیەوە وازم هەلای جەنابتۆ باسمان کرد وتمان ئەگەر لێک تێگەیشتێکی سیاسی نیشتیمانی قوڵ نەبێت لە نێوان یەکێتی و پارتی و لایەنەکانی ترا لە منتیقەیە من جایەکەمەوە لێکتێگەشتن جای لە منافسەی سیاسی لێک تێگەشتێکی وان نەبێ پرۆژەی چاکسازی سەرناگرێت و ئەم کابینێش دۆخی باش نابێت چونکە هەمیشە ئیستیقرارەتی سیاسی زۆر ڕەبتیە بە اقتصادی ئابوووریە زۆر ڕەبتی هەیە بەوەی کە حکومت کارەکەی لەبەر بڕوە بەڵام ناکرێت تۆ لەلایەکەوە حکومت بەڕێوەبەری لەلایەکەوە بێ سیڕای سیاسی بکەیت لە ناوخۆیە ئەمە هەرتمەندێکی کانە دۆڕێنی یا حکومڕانیەکەیە یاوەکەوە تا سرع سیاسەکەی بەڵێ ئەم کابینی بەتاوی شکستی ناو مامۆستا بێر بەدڵنیاییەوە یعنی کە کابینەیەک نتوانێت موچە بە کابینەیەک جیاوازی و نەعەدالەتی جوگرافی بکات لە شوێنێک موچە هەبێ و لە شوێنێکی تر نەبێ ئەمە ئەو پەڕی شکستە بە حەقەت ینی ئەم نمونەیە مامۆستا حەکیم ینی لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ئێستا تۆ دیقەتی بە پارتی بەساب زۆر دۆستی ئیماراتە باشە خۆ ئیمارات نمونەی فیدرالیزمە ئەم لە باتی بچێت چاو لە ئیمارات کە چاو لە یەکێتی سۆڤێتی جاران و کۆرەی باکوور ئێساکە کە دەسەڵاتێکی زۆر سنترال و مرکزیە بەڵام تۆ ئەگەر دیقەتی بێ یعنی لە زمانی مەسەن ستالینە کە لە زمانی یەکێتی سۆڤێتی جاران یاخۆ لە زمانی ئێسای کیم جۆن ئونە کە سەرۆکی کۆرەی باکوورە لە کە وڵاتەکە دەوڵەمەند بێ هەمووی بەگشتی بە یەکسانی دەوڵەمەندە بێ کە وڵاتەکەش فەقیر بێ بەگشتی فەقیرە بێ ینی ئەوە نییە تۆ منتیقەیەک هەژار و منتیقەیەک دەوڵەمەند ئەمە بەس مەگەر لە وڵاتێکی دواکۆتی وکو سۆماڵە کە کۆمەڵی بازرگانی جەنگ هەیە سرائیانە لەسەر نفوز و ئەم بازرگانی جەنگی لە منتیقەیە هەیە ئێوە ناوچەکەی تر بچۆسێنێتەوە تاکەتە ژردەسی خۆی جا من بۆیە ئەڵەمەوە کاک حەکیم ینی بەڕێی من چکە ئەم برادرانە بە ملیارەها دۆلاریان بردوۆتە دەرەوەی وڵات لەبەرەوە کێشیان نییە مەسەن هەرێمی کوردستان بە داریاێن بە بەردیاێن ئێران قەسفەکان مشکیلان نیە ئەو پەڕەکەی ڕاکەن بۆ خۆیان ئەژین لە دەرەوە بەس وڵاتێکی کاول بۆ ئەم هاوڵەتیان بێژمێنێتانی ئەم هەرمی کوردستانە بەجێڵن لەبەرەوە بەڕای من تاکە حەل ئەوەیە کە یاخود ئەم دەڤەرەی کە ئێستا زۆنی سەوزی ئێستاە بکرێ بە هەرێمێک یاخود ئەکرێ سلێمانی و کەرکووک لە چاشوی هەرێمێکا کۆ بکرێتەوە کە لە ڕووی مێژووی و کەلتوری و فەرهەنگی و نزیکن لێکەوە زۆر سوپاس بۆ بەڕێز کاک بایەر عومەر و دکتۆر کاروان حەمەساڵ سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ